زۆر تەمشای بکەوت. هەستاوین بەهێنانی مناڵەکانمان بۆ پارکی سامی عەبدوڕەحمان بۆ وێنەی دەرچوونیان هەم ئامادەسازیەکە بۆ ڕۆژی تەخەڕوجیان هەمووەکو گەشتێکی بچووکیشە کەشێکی جیاواز ئەمڕۆ بەسەر ئەبەن لێرە و وێنەی جیاوازیشان ئەگرین بەیەکەوە. ئاگادار بن. دەستمان کرد بە ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی پرۆڤە بە منداڵەکانمان بۆ ئەنجامدانی ئاهەنگی دەرچوونیان ئەمڕۆ لێرە هەم وێنەی ئاهەنگی دەرچوون دەگیرێ بە کۆمەڵ هەم بە شێوەی تاک هەم کۆمەڵێک کەیفخۆشی و کۆمەڵێک چالاکی جۆرا و جور بە منداڵەکان دەکرێت هەم پرۆڤەشان پێ دەکرێت بۆ ڕۆژی ئاهەنگی دەرچوونیان. فيقي همي يدربي كردستانيا ما عدا اف حليكه بتنيو كردستانيا واو تو اي راش تدريني كردستان اف باقلكا وخيار جك وكلنت جك افيد كردستانيا كلنت يوفكا افيدي همي ناي كردستانيا بامي يا عراق يا جنوبي فتيت بري رمضان اف طاموطا 1500 بي بيجوازي 1000 فروشم خيار بري 1100 بي از 1000 فروشم 750 فروشم بس فرقی که یا تشدید رطب تنها گران بود چه تشدیدی گران نبود. واسطی افسی کسی که کم رتبه گلک و گلک جمرات بر رتبه نوچید حزمری ساعت شتانی بس نکه رمضان مخمر رو در روچیدن دل مروچ تقرر تشتا و پتریات تشتا مروف اودید بدن شتیه موزن سیون اوه بمال بدن و باید واجی گلک باشن واسطی نه گرانه. لە پێش 15 کەمتر خەڵک دەهات بەس لەوەتای لە 15 بۆ 16 ئێستا خەڵک باشە خەڵک دێت چکە بە حکمی ئەوەی خەڵک بە ڕۆژوە ڕۆژان گەرمە شەوان ئێستا خەڵک دێتە بازار وەکو کڕیاریش ئێستا کڕیاری شەوانەمان پۆشاکە کەمەلیاتە پێڵاوە جانتایە شەرەستاتە خەڵک لە پازە ڕەمەزانەوە وردە دێتە دەرەوە ئەوەی کە لە پازە ڕەمەزاندا دەست بە زوم خەڵک ویستی لەسەرا بوونی جول و بەرگە و پێڵاوە و شەوانی خواردنە و سەرەزاتە و بوونی ساردەمەنیەکانە و خەڵک تاوەکو سەعات 12 و 1 شەو ئەو خۆشە لە دەست خۆی نادە ناچێتەوە ماڵەوە